سڵاوتان لێ بێم کاتتان باش. ئایا بازاڕی ئاژەڵان لە هەرێمی کوردستان لەلایەن چەند کۆمپانیایەکەوە قۆڕق کراوە وەک دەوترێت؟ چەند کۆمپانیای فەرمی دەتوانن جوانەگا و ئاژەڵەکانی دیکە لە وڵاتانی دەرەوە بێن لە ناو هەرێمی کوردستان؟ ناوی چەندین کۆمپانیا لێرە نووسراوە، بەڵام لەلایەن کۆمپانیا گەورەکانەوە بۆ پڕکردنەوەی خواستی بازار مۆڵەتەکان دەکردرێتەوە. جووتێک جوانەگا وەک دەوترێت 45 دۆلاری پێدەدرێت. کۆمەڵێک کۆمپانیا کە وەهمین تەنها ناویان تۆمار کراوە مۆڵەتەکان دەفرۆشنەوە بە پارەی جۆرا و جۆر. ئایا تا چەندە حکوومەت ئاگاداری ئەو دۆخەیە؟ لە هەمان کاتدا باس لە جۆرێک لە بەنجکردن دەکرێت کە گوایە لە جوانەگاکان دەدرێت بۆ ئەوەی کۆنتترۆل بکرێت، چ لە کاتی هێنانی چ لە کاتی پێش سەربڕینی. ئایا تا چەنە ئەوانە ڕاستن یان نەخێر گومانێکە و بۆ بازاڕی ئاژەڵان لە هەرێمی کوردستان دروست دەکرێت؟ لەسەرم بابەتە لە بنکۆڵی ئەم جارە لەگەڵمان بن. بەرەبەیانێکی زووە تیمی پرۆگرامی بنکۆڵ بەڕێوەین بەرەو مەیدانی ئاژەڵان و کوشتارگەی هاوچەرخی هەولێر پێشەوەی گەڕان بۆ ڕاستی و دروستی فرۆشتنەوەی مۆڵەتی هێنانی ئاژەڵ دەست پێ بکەین. دەمانەوێت بزانین دۆخی کڕین و فرۆشی ئاژەڵان لە مەیدانەکە چۆنە. لێرە دۆخی قوڕ و لیتەی مەیدانەکە دەخوازێت جزمەی تایبەت لە پێ بکرێ بەوەی بتوانیت هاتوچۆ لە مەیدانە بکەیت. چەندین سەراژەڵی بچووک لە ناو قوڕۆلیتەدا سەردەبڕێن بێەوەی هیچ پشتینیکیان بۆ بکرێت ساغ دەکرێنەوە. زۆر جاریش پاشماوی ئاژەڵەکان لە کەناری ڕێگەکاندا فڕێ دەدرێن. ئەگەر کاتەکە زستان نەبێ بۆ نوبەرامێکی هێزگار ناخۆش کە هۆکاری چەندین نەخۆشین دروست دەکەن. پرسیارە سەرچیەکە ئەوەیە، ئایا ئەو ئاژەڵی لە مەیدانەکە ساغ دەکرێتەوە خۆماڵین یاخود هاوردەکراون؟ ئایا ڕاستە تەنها چەند کۆمپانیایەک دەتوانن ئاژەڵ لە دەرەوە هاوردە بکەن؟ بەشێک لە فرۆشیار و قەسابەکان وەڵام دەدەنەوە. ئەو کۆمپانیانەی کە ئاژەڵەکان هێن لە دەرەوە ڕاستە بازاڕیان خۆڕق کردووە یان نەخێر ئیشی خۆیانەکەنەوە؟ ئەوان ئەستا ئەو مەیدانە ئەو حیوانێکە لە دەرێ دێ 4 نەفەر دەیخوا ڕسقی 2000 نەفەریان بڕیا. ڕاستی 4 نەفەر دەخواتن، 4 نەفەری عارەبە. یەک لە مووسێ ئەوکەیت لە بەغدایەنا لە فەلوجە لە شانە دەخۆن لێرە. ڕسکی چەند کەسیان بڕیوە؟ ڕسقی 2000 نەفەریان بڕیا. بازارتان چۆن ێسەیەوە؟ بازارەکەمان بەخوای وەسەتە. وەسەتە خەرکەکە دەیفرۆشت لێ ڕادەی بێتن. زۆر کەس ئێستا نەیکریتەوە. بەنسبەت گۆچی دەرێ ئامەزا گۆچی هندی و سووری سوودی لە بۆمەنیە. بەس هەرچی زۆرجی و ئەو تورکیەکەیە بەس گچکەی دێنگ لێرە گەورە دەکرێت سوودی لە بۆمە هەیە. بۆچی هندی و هندی زەرری لۆمایە ئەو هندیانە زۆربەی زۆری شێتن. هەموو کۆمپانیەکان عارەبن وەلەمە دەکەن. زۆربەی عارەبەکان دەستەراتیان زۆرترە وراقەکەی دێنە کوردستان. خۆمە نە دەوڵەتی نەچتەشی نەیچەک ئەو هەموو وراقە لەو شارە. ئەگەر مۆڵەت بە تۆ بن تۆ تۆنی بیهێنی؟ من ناهێنم دەتوانێت ئەگە مۆڵەتە پێ بدەن دەهێنم بەس من ناهێنم. ئەو زەرری ئەوەکەی منیەیە ئینسانەکانی منیە ئەم چۆن بتانەوە شەکە. ئەو گۆڵکارم کردووە تەماشایکە ئێمە گۆڵی خۆمان بێن عێراق بێ کوردستان بێ ئەیکڕین ئیسامە سووریانە دێن ئەگەر بێت و 3 مانگ لێرەدا ببەسرێن چاکە نابەسترێن یەکسەر سەر بڕێ سەر ببڕێ خراپە بەس ئەگە 3 مانگ 6 مانگ لێرە بێ و دەرەجەیەکە. هەندێکیان ئەوترێ بەهۆی ئەوەی کە کۆنتترۆل ناکرێن ناچار بەم جۆرە دەرمانە بەنجیەکەن بۆ ئەوەی سەر ببڕێەوە دواتر گۆشتەکەی بفرۆشرێتەوە. ئەڵێن کێشە و مەشاکیلی تەندروستی بەدەوای خۆیان هێنێ. ئەم شوشەیە مادەی سەرکردنی تێدایە. دەوترێت لە کاتی هێنانی ئاژەڵی هاوردەکرا و لە جۆری جوانەگا لە پێش کردەی سەربڕین لێی دەدرێت بۆ ئەوی بتوانرێ کۆنتترۆل بکرێت. من کاتمەیانم بنجیان پێیانتیان بەم بنجە بۆ بەنجە سەر دەبڕێت. ئەو بەنجە ئێوە تاچی دن؟ وەرە چاقە سابلۆ دەین بۆ بەنجەی سەر دەبڕیت. هەتا ئەو بەنجەی لێ نەدەی ناوەسێ سەری بڕی هەر ناوەسێ سوار سیارەشی کە ناوەستێ ئەوە هەتا ئەو بەنجەی لێ نەدێ ئەو بەنجەشی لێدا تەبعاً خراپە بێ. خەرێک 80 سەرتان دەی بۆ بەنجەی. ئەو دەرزیە بۆچی لێیەن؟ لە بۆ قەرەوی قەرەو بیتنوازی تامی گۆشتەکە تێک نایە؟ با تێک دەدا بۆنی لێ دێتن تامی ناخۆشە. ئێستا کەمە حیوانمان هەیە دەرزی لێ نەدرایە عینەن هیچ فەرقی نیە لەگە حیوانی خۆمان. ئەو بەنجە خراپە دوێمە لەگەڵ پزیشکی ڤێتەنەری بەڕاستیەوە گلای بکەمەوە. ئەو بەنجە لۆ جنسی ئینسانی توبیان خراپە. جنسی ئینسانی دەکوژی. کاتێک ئەدرێ لە ئاژەڵەکە دواتر مرۆڤ گۆشتەکەی بخوا خراپە؟ ئەدی چۆن ئەو جنسەکە دەکوژی ئەو بەنجە سڕ دەکا ئەوە هەر ئەسێ بکات و بەنجەکە لە خۆ دەدەن.
چۆنی دکتۆر ئەحواڵە باشە ئەمە بۆچی بەکارێت بجيبوه تهدئة مهدئة مخدرة مهدئة بنجیەکە ياك بنجي ئەگەر ئەو لەو کاتە سەری ببڕن تێکەڵی گۆشتەکە نابێت ناسێت تخلي قوش درخوني بس نا زراري قورتها نا زرار نادر زیانی گەوری نییە نا لەو کاتە ئێمە وێنە هاگرین جۆرێک لە بەنجیان پێیاوێن لە مەدان ئەڵێن کاکە ئەمە بەکارێت بۆ هێنانی جوانەگاکان لە ڕێگایەکەی هێنن بۆی کۆنتترۆل بکرێت لە کاتی پێش سەربڕینیش ڕاستە ئێوە ژاگەداری ئەو حاڵەتە هەن دەنگۆمان بیستوە سەبارەت بەو حاڵەتەی هەر بۆیش لیژنەمان پێکینە لیژنەکەی لە پێکاتوە لە بەرەوەتی ڤێتێنەری هەولێر لەگەڵ سندیکا بە دووەدا چوونیان کردێ و ئەو شتان نەدۆزیوەتەوە لە هەمان کاتدا ئەمە پزیشکی ڤێتێنەریمان هەیە لە کوشتارگاکان پشکنینی پێش سەربڕین و دوای سەربڕین تەنانەت لاشە و گۆشتیش فەحز دەکرێت لەلایەن پزیشکی ڤێتێنەری تا دڵنیانە بێ ئەوە مۆری لێ نادا و نادرێتە دەست وڵاتی لەم دیمەرەدا بەهۆی لە کۆنتترۆل دەرچوونی یەکێک لە ئاژەڵەکان واک دەردەکەوێ خاوەنەکەی بە چەک تەقەی لێ دەکات ئەم دیمەنەش بۆ یەکەم جار لە ڕێگەی پرۆگرامی بنکۆڵەوە بڵاو دەبێتەوە ئەو هاتنە بە سیستەم بکرێ بە قەرار بە قانون نەک هەر کەسە و ئەمن ئێوەنێ کۆمپانیەکان ڕێگەاندراوە بە سیستەم بە سیستەم نایە ناخێر بە سیستەم نا بە قاچاق نایە بەڵام ئیجازە بە کەیفی خۆی 5,000 دەدرێتەوی 10,000 دەدرێتەوی 2,000 دەدرێتەوی 1,000 دێتن بەو شێوەی نێ بەڵام سێ چوار شەریکانە چەند شەریکێ دەتوانێت بینی بابێ بە لەوەی سعردا بەزێ خەڵک گۆشتی هەرزانتر بکڕیتن بەڵام نەک بەو شێوەی ئێستا کە من 5,000 دەچم بەیانی دەینم ئەتو 2,000 دەینی ئەو حیوانە نەخۆشی تێدایە گرنگترین شت لەو ئەوەی چیا کەرنتینی حیوانەکەی و کەرنتین ناکرێت 21 ڕۆژ دەبێ ئەو حیوانەکە دێ کەرنتین بکرێت 3 ڕۆژ نامینێتەوە دەفرۆشتیان یەک لەو بەخۆمەوە با بەڕاستی با بڵێن بۆ خودواکەی بەڵێ هەمووی نەک ئەمن بۆچی واکەن هەراوهایە کەرنتین دەبێت حیوانێک ئەگەر لە هەر وڵاتێک قانونی هەموو وڵاتان کە لە وڵاتێک داخلی وڵاتێک کە دەبێت 21 ڕۆژ تحت مراقبەی بەیتەرە بێتن نایە کێشەی دیکە حیوان لە سووریا دێتن ئەمە هەر بەرازیلینا ڕۆمانیا دێ بەرازیل دێتن ئەوەی کە لە سووریا دێ لە سووریا ئەوڕۆ دێتن بەیانی لێرە لەو مەدان دەفرۆشێ دەکوژرێتەوە ئەم دیمەنەی دەیبینن هەوڵدانێکە بۆ ئەوی بە شۆفڵ ئاژەڵی جۆری جوانەگا بار بکرێ و بخێتە ناو بار هەڵگری گەورەترەوە نزیکەی 100 کۆمپانیا بە ناوی هاوردەکردنی ئاژەڵەوە مۆڵەتیان وەرگرتووە ئێرە شوێنی ئامادەکراوی یەکێک لەو کۆمپانیایانەیە کە بە فەرمی مۆڵەتی هێنانی ئاژەڵیان هەیە لە ساڵی 2014 دامەزراوە ڕۆژانە زیاتر لە 150 سەر گۆلک و جوانەگا کە نزیکەی 50 بۆ 60 تۆن گۆشت دەکات دەفرۆشن مانگانەش زیاتر لە 3,000 سەر و لە کاتی بۆنەکانیشدا ژمارەی فرۆش بۆ 6,000 سەر گۆلک و گا بەرز دەبێتەوە ئەوان نایشارنەوە کە مۆڵەت لە کۆمەڵی کۆمپانیای دیکەی تۆمارکراو دەکردنەوە ئەمانەش لیستی کۆمپانیا تۆمارکراوەکانن ئەوانەی ئاژەڵ دەهێنن لە پەنجەکانی یەک دەست تێپەڕ ناکات دەژڵێن ئەو کەشتیانەی جوانەگایان پێ هاوردە دەکرێت جێگەی 5,000 سەریان تێدا دەبێتەوە حکوومەتیش مۆڵەتی هێنانی ژمارەیەکی کەم جوانەگایان دەداتێ خواستی گۆشت فرۆشەکان لە بازاردا زیاترە بۆیە ناچارن مۆڵەتی کۆمپانیەکانی دیکە وەک خۆیان دەڵێن بکردنەوە ئێوە بازارتان قۆڕق کردووە؟ وڵای لە ڕاستە بازار کۆڕەخکردن نیە ئەمە بە حەق خۆمان دەزانی لەبەر ئەوەی ئەمە دوو حەقلی گەورەمانەیە حەقڵەکەمان لە شاری هەولێرە حەقڵەچکەمان لە شاری زاخۆیە دوو حەقلی گەورەی حەقلی شاری زاخۆ تقریبان جێگای 20,000 سەر دەبتەوە 20,000 سەر جوانەگە پێداویستەکانی شەریکە و پێداویستەکانی کێڵگەی بە کاملی تێدایە لەبەر ئەوە بڕواناکەم لە هەولێر و لە کوردستان دوو حەقلی جمکە هەبیتن لە کوردستان بە ڕایمە ئەوە قۆڕەخکردنی بازار نییە حکومەتش ئاگادارە حکومەت ئاگادارە ئەگەر بزانی قۆڕەخکردن حتما و حسامان ناداتێک کە حسانەکەی تەوزیع دەکرێت وایە لە ڕێگا ئێوە جۆرە دەرزێک بەکارێنن بۆی ئەوان بێهۆشکەن و بتوانن دواتر کێتێرێک سەر بڕێن ئەکوژێنەوە کاروانەوە هیچ ئەسڵ و ئەساسە چی نییە بەخۆی کە لە بەرازیل پێش گۆکەکان هاوردە بکرێت پێش بار بکرێتن 21 ڕۆژ کەرنتین دەکرێت لە بەرازیل و شەهادەی سەحی لەگە گۆلکەکان لەگە باخیرەکە دەگاتە و وڵاتی تورکیا لە مێرسین کە پێشۆی گۆلکەکان بینە خوارێ لە باخیرە جەماعەت لە مێرسین دەکەین پێشۆی گۆلکانی ئیسلامکان شەهادەی سەحیەکەتم شارەکان ئەگە بزان هەر نەخۆشیێک لەو ئاژەڵانەدا هەبیتن ئەوە قبول ناکەن ئەو باخرە گۆلکەکان لێ بێتە خوارێ کۆمەڵێکی تر لە ناوی کۆمپانیا هەیە ئێوە گوایە مۆڵەتەکانیان لێکردنەوە ئەمە چۆن؟ بەڕاستی سەبارەت بە مۆڵەت کڕینەوە لۆ نمونە حکوومەت ئەگە حسەی کاملمان داتێت حسەی کاملی
ئەمە لەو مۆڵەتەن جار ڕاستە قسەکەتا مۆڵەت دەکڕینەوە بەس بۆ مۆڵەت دەکڕینەوە پرسیارەکەتا دەبێ کە لەو مۆڵەت دەکڕینەوە بۆ خواستی قەسابمان لەسەر ئێستا ئەمە ئیدریس قەسابمان هەیە ڕۆژانە 40-50 جوانەگە بەس لێرە دەبا و سەر دەبڕی یعنی مچینە پێشش ئیدریس قەسابمان هەبی حکومەت دەزانی ئاگادارە شەریکەی جمکە کە دوو حەقلی گەورەی هەیە دوو مەزرعی گەورەی هەیە لە زاخ و لە هەولێر سوور دەزانیت مەزرعەکانی جێ چەند سەر ئاژەڵ دەگەیتەوە شەریکەتیش کە تازە تەسیس کرایە کە تازە چی تەقدیم دەکاتن 200 سەری دەدرێتێ حکومەت سوور دەزانیتن کە ئەو شەریکێ ئەسڵەن جێگای نیە جێگای حەوانەوەی نییە ئەی بۆ دێتێ بۆ یەدێت ئەو پرسیارەبی لە حکومت بکرێت و ناسراویە نازانم ئەوە دەی بۆزارتی ناسن کێوەلیانەکە ئەمە نایناسین کاکەڕۆ بڵێ بەرپرسبی حەزەکەم زۆر ڕاشکاوە کاروان دەزانی مۆزوعەکەوە حکومت دەبی ئەوانە حەلکاتە حکومەتی تازە دروست بوون هەوی تازە دروست بوو کۆمپانیەکان سێ چارەکی تازە دروست بووینە تازە دروست بوونە کە ئینجازەکان وە لە گرون دەفرۆشن خۆشیان دەزانن کە ناتوان بهێنن خۆشیان دەزانن کە ناتوان بهێنین بۆیە ناچار دەبی ئەمەش لۆ ناچاری واتە ئیشەکەیان بۆ ئەوەیە قازانجیشی مادی بکەن تاکید لەوەیە ئەمەش بۆ ئێوەکە ئێوە ئەتوان بهێنن ئەمە دەتوانی بهینین بەڕسمیش دەهێنی نەکلاوادی بەڕسمی ئەمە ئینجازەکە دەکڕینەوە کە بهینین گۆتەکەلو هەتا خواستی قەسابەکان گۆشتی سوور لە بازاری کوردستان زیاد بیتن نەک خوانەخواست سعری گۆشتی سوور فەرق کاتن هاوکات بەشێک لە بازرگان و قەسابەکان دەخوازن ئاژەڵی جوانەگا لە دەرەوە بە بەردەوامی هاوردە بکرێ بۆ ئەوەی نرخی گۆشت لە بازاردا بەرز نەبێتەوە ئیدریس بازرگانی گۆشتە لە 10 ڕۆژدا 400 سەر جوانەگا سەر دەبڕێ بەرهەمەکەی لە بازار و شوێنە گشتیەکانی هەولێردا دابەش دەکات ئەگەرەوە لە بەرازیلەوە نێت لە شوێنی دیکەوە نێت ئایا بازاری گۆشت لە هەولێرە چی لێت و نرخ چەندێک بەرزە بێتەوە نەک قەزێ گران بوون و حیوانەکەش نییە احتمالە ئێستاما ئەو گۆشتی دەفرۆشین بەدە 12 دیناری ئەو گۆشتا یەکەو سەر احتمالاتی هێتا 17 دیناری بەچەندێکی کڕن چیلوی ئێمە لە یەکوانە بە 400 بە 400 بە 350 ئەمە ئەو جوانەگای دەبن بەێ دەیفرۆشن بە 12 بەێ ئەمە بە قەپان دەفرۆشنی هەولێری بەکەمتر بە نۆمانەیە بە هەشتمانەیە بە دەمانەیە لە بازار درێ بە 15000 و بە 16000 نەر بکە ئەمە جوانەکەی کامل دەفرۆشن 500 ناری جوانەکەی کامل بە هێسکەوە و دەینە هەولێری ئەو لە هەولێری مەقسەد نەرمی دەکەن نەرمکە بە 415 نییە بەکەمتر لە دەرەوەنێت ئەگەر ئەو بۆ بازار چی لێت بازار تا چەنە بەرزە بێت کارە ساترین شتە لە شاری هەولێر چەندێک ڕۆژانە لێکوانە هەتا 250 جوانەکەی دەڕاتن و هێشتا نەحتاج فەرم ئەو گای ئێستا دەبینی هەمووی ئینە هەر ڕۆژێک 40 جوانەگای دەکوژمەوە بە 10 ڕۆژی 400 جوانەگا بە 10 ڕۆژ 400 جوانەگای دەکوژمەوە 20 گوندی ئەو شارەی بگەڕێ 400 جوانەگای تێدانە کە بەشی تازی دەکوێتیم بکات هاتوومە تا کۆشتارگەی هاوچەرخی هەولێر لێرە چەندین جۆر سەر ئاژەڵ دوای سەربڕین ئامادەکراون بۆ پشکنین و وردبینی دواتر مۆرلێدانیان و دواتر خستە بازار لە ئێستادا ئاژەڵانی وڵاتانی جۆرجیا و ئەرمینیا و بەرازیل هەندێک جاریش کۆلۆمبیا ڕێگەی پێدراوە هاوردە بکرێ لە کوشتارگەش پشکنینی دووبارەیان بۆ دەکرێتەوە لە بەرامبەریشدا ئاژەڵی هندی و ئۆکرانی و سووری و ئەفغانی ڕێگەیان پێنادرێ بەڵام ڕۆژانە بە قاچاق هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن بەڕۆبەری کوشتارگەکە لەباری قۆرخکاری بەشێک لە کۆمپانیەکان و کڕینەوەی مۆڵەت ڕوونکردنەوەی خۆی دەدات ئێمە ئەگەر هاتوو توانیمان ئەو سێ چار کۆمپانیای کە خەڵک باسی دەکا بە احتیکار و بە قۆرخکاری کەشتیوا 100% نییە قۆرخکاری نییە بەڵام لەبەرەوەی باز دەکرێت ئەوان ڕێژەیەکی زیاتر لە خەڵکی دیکە وەردەگرن ئەویش حەقی خۆیانە من بە حەقی خۆیانی دەزانم لە کاتێکدا ئەو بڕێکەوەری دەگرن هێشتا بەشی ئەو سێ چار کۆمپانیایە ناکاتن ئەوان لە مەجبوری و لە ناچاری دەتوانن لە کۆمپانیەکانی تر بیکردنەوە بۆی کەمیەی پێویست دابین بکەن بۆ لە کاتی هاوردەکردن بتوان کەمیەی پێویست بکردنەوە کە بە تاکید کەمیەی پێویست بینن دەتوانن بە نرخێکی هەرزانتر کرێ گواستنەوە بە چەندی شێوە دەتوانن سوودمەند بن بەڵام ڕێگری نەکراوە لە هیچ کۆمپانیایەک کەسێک کە شوێنی هەبوو کە شەریکەی هەبوو مامەڵەکانی یاسایی بوون بە هەموو شێوەک ئاژەڵی پێدراوە بەڵام کە ئەو نایهێنێ باس لە قۆڕخکاری شەریکەیەکی دیکە دەکاتن شتیوانە بۆ نایهێنێ کەس ڕێگەی نەگرتووە بتوانن چەندی شەریکەی دیکە کە لستەکەن لە لای جەنابتە دەتوانن کۆمپانیەکانی دیریش هاوردەی بکەم بەڵام کە هاوردەر ناکەن دەفرۆشتنەوە ئەسان هەندێکیان لە ئاژەڵیش نازانن بەداخەوە ئەیکەواتە چۆن دەستیان کردەوە بەکارە تەنها بۆ پارە پەیداکردن بەتاکید بەشەشیان هەیە بۆ پارە پەیداکردن مۆڵەتیشی هەر کارێشێتەوە بە کۆمپانیایکی گەورەتیشی وەرگرتووە لە بەروی مامەڵەکانی تەواوی یاسایینە بەڵام ئەی بۆ ڕێگەی لەمە ناکرێت هەوڵ دراوە بەتاکید هەوڵ دراوە لە دووسێ مانجی ڕابردوو لەگەڵ زنجیرێک و بوونەوە لەگەڵ بەڕێز پارێزگار و بە هاوکاری و هەماهەنگی وەزارەتی کشتتوکاڵ و خودی جەنابی وەزیر هەماهەنگێکی باشێ ئیشاڵە لە زووترین کات محاولەمان کردی ئەوەش چارەسەر دەکرێت زۆر باشە ئەوترێ و ئاژەڵانەی کێن
زۆر ناوی هندستانە برێ هندی ئەنووسرێت ئایا بەڕاستی هندی ڕێگەی پێدراوە؟ خۆی ئێمە هەموو دنیاژ اعتیماد لەسەر یەک کۆمپانیای اعتیماد لەسەر یەک سایتی ئینتەرنێتی دەکەین OIE باشە ئەو سایتە ئینتەرنێتیە پێت دەڵێتن کامە دەوڵەت ڕێگە پێدراوە کامە دەوڵەت ڕێگە پێدراو نییە ئەوەیەک ڕێگە پێدراوەگە چەندانێکم پێ ئەوانەی کە ئێستا ئێمە وەکو شاری هەولێر ئاژەلی هاوردە دەکەین زۆر جیا ئەرمینیا بەرازیلە و هەندێک جاریش کۆلۆمبیا بۆ پێستر ڕۆمانیا ڕێگە پێدراو ئێستا ڕۆمانیا ڕێگە پێدراو نییە ئەو وڵاتانێک کە نەخۆشی تێدای بەڕوونی لەو سایتە دیاری کراوە ئاژەڵێکە بە تاکیید هندستانی تێدانە بە تاکیید دەمەوێت خەڵک دڵنیا بکەمەوە یەک ئاژەڵی هندی بە هیچ شێوەیەک لە سەرەتای دەست بەکاربوون و پێش سەرای دەست بەکاربوونیشم بەپێی بە دوواداچوونی خۆم هیچ ئاژەڵێکی هندی داخلی هەرێمی کوردستان و بگرێ عێراقیش نەکراوە بە هیچ شێوەیەک بەڵام ئەو ئاژەڵە عادەتەن خەڵک دەرێ ئاژەڵی هندی نەخێرەوە ئاژەڵی جنوبی بەرازیلە شیمالی بەرازیلە بەشکلەشی عامی بەرازیلە بەڕاستی ئاژەڵی بەرازیلی ئاژەڵی جۆرجیا ئاژەڵی کوردی خۆمانە بە هیچ شێوێک ئاژەڵی هندی نا لە بەرەوەی خراپەیان شێتەیان نازام ئەوەی خەڵک ناوی دەباتن بەڵام دەوێت دڵنیای خەڵک بکەمەوە ئاژەڵی کە لێرە و لێش باز دەکرێت بە ئاژەڵی هندی ئاژەڵی هندی نیە و بەرازیل لەم دیمەرانەدا دەبینرێ پێش سەربڕین ئازێتی ئاژەڵە گەورەکان دەدرێت بە ئاسن و بەدار لێیان دەدرێت هندی نییە لەگەڵ هەنە قساکێڵن هندی نایەت و نابێ هەندێک بە شێو دەکرێتن ئالیش خۆمان دەدرێت لە پێشتر و لەم کوشتارگەیە بە زۆرێک ئاژەڵ دەکوژرایەوە کە بە تەواوی لە خوێن پاکش نەدەکرایەوە ئێستا پزیشکانی ڤێتەنەری لە کوشتارگەکە ڕاستیەکان ڕوون دەکەنەوە دکتۆرە وترا پێشتر زۆرێک لە کوشتنەوە زۆرێک لە سەربڕین ئەنجامەدرا لە پشتەوە بە جۆرێکە حەبلی شەوکیە بڕدرا تا چەنە حەبلی شەوکی بڕین مشکلەیەکی گەورە بوو بۆەوەی تەواوی خوێنی ئاژەڵەکە دەرنەچێەوە پاک نەبێتەوە ئێستا سەربڕینەکە چۆنە؟ ئەوە سەربڕینەکە لێرە تەما ئەو وەختە کاتە تەواو نەزیف نەدەبوو خوێن دەرنەدەچوو لە لاشە بەڵام ئێستا لێرە سەردەبڕێ لە ملە دوو ڤێن هەیە یعنی دوو شڤیان و وەرید هەیە جەگوڵەر ڤێن و ئەوانە هەیە کە سەر بڕا هەمووی بە تەواوی خوێنەکەی دەردەچی و ئەوجا گۆشتەکەی ئامادە دەبی بۆ ستیلاکی سێو بە تەواوی دڵنیان کە ئەوەی لێرە بڕاتە دەرەوە سەلامەتە ئینشاءڵڵا لە هەموو ڕوویەکەوە بەڵێ بەڵێ لە بازاڕە ئاڵێن ئاژەڵی هندی و ئۆکرانی زۆرە ئەوە هەمووی بەرازیلە ئایا مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵانی گەورە و مانگا لە وڵاتێکی وەکو کەنەدا کە لە کێڵگەکانی وڵاتە بایەخێکی زۆر بە بەخێوکردنی ئاژەڵ دەدرێت چۆنە ڕەنگە بۆ بەشێک لە بینەرانی بنکۆڵ نامۆ بێت ئەگەر پێیان بوترێت لە ڕێگەی جۆرە دەمانچێکی تایبەتەوە مانگا بێهۆش دەکرێ و بە بێهۆشی سەری دەبڕن جیاوازێکی زۆر لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی کەنەدا هەیە جیاوازەکەش ڕێگەڕێتەوە بۆ بوونی یاسایەکی تایبەت لە وڵاتی کەنەدا تایبەت بە سەربڕینی ئاژەڵەکان و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ بەرهەمە ئاژەڵەکان و لە سوارچەوەی دامەزراوەیەک و ئاژانسێکە پێوترێت کەنەدیان فود ئینسپێکشن ئێجنسی ئاژانسی پشکنینی خۆراکی کەنەدی کە لەلایەن پزیشکانی ڤێتەرنەریەوە بەڕێوە برێت سەبارەت بە چۆنەتی سەربڕینی و ئاژەڵانە لێرە ئەو گوتمامە پێی یاسای ئەنیمەل وەلفێر ئەبێ و ئاژەڵە بە جۆرێک بکوژێ جۆرێک فیشەک بەکارهێنرێ کە پێوترێ ستەنین ئەم جۆرە فیشەکی ئاسایی نییە بریتە لە فشەکێکی بچووکە دەرێت لە سەری ئاژەڵەکە و ئاژەڵەکە لە خۆی ئەچێ یاخود ئەمە لێرە ئاوی بە دوو بەشەوە ئەگەر بە شێوەی حەلال سەر ببڕێ ئاژەڵەکە پێشەوەی لە خۆشخۆی بچی ڕاستەخۆس سەرە بڕێ بەڵام گە شێوەی ڕێگولەر بێ ئەوە ئاژەڵەکە بێت لە بەتاوەتی لە هۆشخۆی بچێ و اینجا سەر ئەبڕێ هەموو ئەوانە بۆ ڕێگریکردنە لەگەڵ کۆمەڵی یاساییترا لە بڵاوبوونی نەخۆشی ماتکا و دزیز کە شێتی مانگایە لێرە زۆر بایەخی پێێن و ڕێگری لەکەن بە بڕای منیش ئەکرێ ئەم جۆرە یاسای ئەم جۆرە دامەزراوەیە واتە دامەزراوەی CFIA لە کوردستانیش دروست بکرێت و بگەینە ئاستی وڵاتە پشکەوتەکە. بە پێی زانیاریەکانی بەڕێوەبەرایەتی گشتی ڤێتەرنەری هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا لە دەواازەی سنووری ئیبراهیم خەلیلەوە دەست گیراوە بەسەر 2000 سەر ئاژەڵ کە خاوەنەکەی مۆڵەتی هاوردەکردنی نەبووە بەڵام دواتر و وەک لە نامەیەکی دەنگیدا ڕوون بۆتەوە خاوەنەکەی دەڵێت لە یەکێک لە دەواازە سنووریەکانی سلەیمانیەوە هاوردەی کردووە خاوەنەکەیشی $250,000 غرامە کراوە
پرۆگرامی بنکۆڵ نامەیەکی دەنگی هەڕەشەکردنی یەکێک لە خاوەنددارانی ئەو کۆمپانیایی کە 2000 سەر ئاژەڵەکەی هێناوە دەستکەوتووە کە لە ڕێگەی کەسێکی دیکە و بە تەلەفۆن هەڕەشە لە بەرپرسانی ڤێتەنەری هەرێم دەکات کە ڕێگەیان لێگرتووە لە ئیبراهیم خەلیلەوە ئاژەڵەکەی هاوردە بکات. ئەگەرچی بەرپرسانی ئەو دەستگایە نایەنەوێ قسە لەسەر هەڕەشەکان بکەن بەڵام دەڵێن بەردەوام دەبن لە ڕێگاگرتن لە باری قاچاغ. ئێمە لەم دووە لە جاتیەوەی کەوا احتیمام بین بە هاوردەکردنی ئاژەڵ بۆ سەربڕین وردە وردە پرۆژەکانی خۆمان نەبوژێننەوە هانی ئەو پرۆژانە ئەدەین کە ئاژەڵ هێنن بۆ بەخێوکردن لە تەمەنێکی کەم و وەزنێکی کەم بۆ ئەوەی خاوەن پرۆژەکان دەستکەن بە بەخێوکردنی ئەو ئاژەڵانە و خۆیان قەڵەوی بکەن و علەفی بدەنێ و لەگەڵ بارودۆخی هەرێمی کوردستانی شارڕابێت. ڕاستە ئەوترێ خەڵکی ئێمەش بەگشتی تاقەتی ئاژەڵداری نەماوە یان تاقەتی خۆمان دووکردنی نەماوە بەگشتی ئەم قساکرێت. ئەگەر تەژیع بکرێن ئەگەر هانی خەڵک بدرێت بزانن سوودێکی تایە ئەوانیش تەژیع بن و ئەو کاراکەن هانی خەڵک بدرێ بەڵێ هانی خەڵک بدرێ و تەسیلاتیان بۆ بکرێ ئەو وەختە خەڵک دەتوانێت بەڕاستی بزانێت سوودی هەیە هەم هەلێکی کاریش بۆ خەڵک دروست دەکات بەڕاستی گەر ئێمە ئێتمان بین بە پرۆژەی قەڵەوکردنەکان. ساڵانە دانیشتوانی هەرێمی کوردستان بڕی 5,000 تۆن گۆشتی سوور بەکاردێنن. ئەو ئاژەڵی لە ناوخۆ هەیە بەشی پێداویستی ناوخۆ پڕ ناکاتەوە. ئاژەڵی ناوخۆ تەنها بەشی لە 165 پێداویستی ناوخۆ پڕ دەکاتەوە. بۆەوەی گرانی دروست نەبێت دەبێت لە دەرەوە گۆشتی سوور بە شێوەی بەست و لەگەڵ ئاژەڵی زیندوو هاوردە بکرێن و بخرێنە بازارەوە. ئەو وڵاتانی کە ممنوعە لێ بێت وەکو کوێ ڕۆژانە ئەمە تەدقیقی وڵاتان دەکەین هەر وڵاتێک کە بزانین سایتی فەرمی هەیە سایتی تەندروستی ئاژەڵی جیهانی هەیە کە بەڕوونی هەموو مووقفی نەخۆشەکان لەوانەیە 12 شەو ئیمەیلمان بۆ بێت بڵێ لە وڵاتی نەخۆشی نوێترین ئیمەیل کە هاتووە پێتەناڵێت چ وڵاتێک پێویستە ئاژەڵی لێوە نێت. بەڵێ ئێمە تەدقیق دەکەین شەرت نییە وڵاتێک نەخۆشی تەدانەوێت. بەڵێ هەندێک وڵات هەیە بواری تەندروستیان بواری ڤێتێنەریان لەوانەیە وەکو ئەفغانستان سووریا ناسەقامگیرە ئەمە لە وڵاتانە هەر چەندەکە راپۆرتەکانیان گونجاویش بێ بەڵام ئەمە زۆرۆفی گشتی ڕەچاو دەکەین زۆرۆفی گشتی وڵاتان ڕەچاو دەکەین هەر بۆیش بە وڵاتی ما هاوردە ناکرێت لە وڵاتان سووریاوە نایەت. بەڵێ بینین چییە بە وڵاتی ما هاوردە ناکرێت وەزارەتی کشت و کاڵ هاوردە ناکرێت بە قاچاغیت. بەڵێ من نازانم بەس بە مۆڵەتی وەزارەتی سەرچاوەکانیەوە نایکەواتە ئەبێ بە ڕێگەیەکی بە مۆڵەتی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو وەکو گوتم مووقفی سەحی بواری ڤێتێرنەری وڵاتەکەش ڕەچاو دەکەین. هەروهاوەی کە باستان کرد پێداویستی هەرێمی کوردستان لە گۆشت دەستەبەر ناکرێت هەر بۆی پێویستە ئاژەڵ هاوردە بکرێت. ئەگەرچی لە هەرێمی کوردستان ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2010 بڕیاری ژمارە 2 ساڵی 2016 وەزارەتی کشت و کاڵ هەیە بۆ ڕێخستنی هاوردەکردنی ئاژەڵان بەڵام تا ئەم ساتە وەک پێویست کار بە بەند و خاڵەکانی نەکراوە. هەموو ئەوانەی تا ئاژەڵ لە دەرەوەی هەرێمی کوردستان دێن و هەموو ئەوانەی دیکەش کە دژن بەوەی ئاژەڵ لە دەرەوەی هەرێمی کوردستان بێت هەمووان سوورن لەسەرەوەی کە پێویستە بایەخ بە سامانی ئاژەڵ لە ناوخۆی هەرێمی کوردستان بدرێت وا بکرێ چیتر پێویستمان بەوە نەبێت لە وڵاتانەی کە ناویان دەبرێت ئاژەڵان بێن هەرچەندە باس لەوەش دەکرێت ئەگەر بێت و لە دەرەوە هاوردە نەکرێت ئەوان نرخی ئاژەڵ ڕوو لە بەرزبوونەوەی تەواو دەکاتەوە کاتە فەقیر و هەژار ناتوانێت بیکڕێت تا بەرنامێکی دیکە ملاک لە خۆشیابن.